پێش 24 ساڵ دەستەیەک مرۆڤی دەستپاک و دڵپاک و خەمخۆری گەل و نیشتیمان کاروان یەکگرتویان خستەڕێ. یەکگرتوەکەتان بە موزایدە و قسەی پوچ و پوکاوە و بێواتا و مانا نەناسراوە. یەکگرتوو بە خەڵکێکی ڕەوشبەرز و بە کردار و پلاندار و بە سەلیقە ناسراوە. کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێکهێنرا یەکگرتوویەکێک بوو لە 5 حیزبە پێکهێنەرەکان بە دڵسۆزی و بە هیممەتەوە چوە مەیدان. بەداخەوە زۆری پێنەچوو نەفەسی شەڕی ناوخۆی ڕابردوو و مزایدە و مراوەغەی سیاسی نوێ و یەکتر نەخوێندنەوە و غرور و عەنات نەیهێشت ئەو کاروانە و ئەو کابینەیە بەردەوام بێت. لەوە خراپتر پەرلەمانی کوردستان پەکخرا و پرۆسەی سیاسی لە کوردستانە چووە قۆناغێکی پاشەچەی زۆر. جارێکی تر لەگەڵ حکوومەت وەفدی دانیشتانکار دانیشتێکی تریان کرد و جارێکی تر چوونەوە بەسەر خاڵەکانە و هەستمان کرد کە باسێکی قابلی ئەنجامدان نییە بۆیان. ئێمەش بەڕاستی وادەکەمان تەواو بوو احترامەن بۆ تەوقیت و کات لای ئێمە کە گرنگە ئەنجامدانی ئەو خاڵە بە تایبەتی جەوهەریانە کە مەسەلەی موچە و مەسەلەی باجەکان و باجێ مەسەلەی ئەساسی بوو. وەڵامەکەمان دەستکەوت کە نابێ یا ناکرێ یا لە توانایە نییە. ئەمڕۆ لە کۆبوونەوەی سەرکردایەتیە بە ئیجماع بڕیاری کشانەوەماندا لە بە جەماوەری کوردستان و هەموو لایەک ڕاگەیەنین کە ئەم هەنگاوەی ئێمە دژ بە کەس و هیچ لایەنێکی دیاریکراو نیە و بۆ ڕازیکردن و چەپڵە بۆ لێدانی کەسیش نیە.